بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز کاگەرێز عەبدوڵڵا دەکەین. کاگەرێز میوانە لامان کاگەرێ سڵاو لەبێ زۆر بەخێربی بەخێرات سەر چاو بەخێربی کاگەرێز تۆ لە ڕووی ڕێزمانیەوە زۆر جار وشە بۆ ئێمە ڕاست دەکەیەوە وشەیەک بزانی هەڵین لە کاتی وتنی ژاراتی دەکەیەوە تەواوە دەربڕینەکانمان هەمیشێتەوە سپاس دەکەم زۆر سپاس. کاگەرێز تام چرکە ساتی قسە دەکەین بڕیارێک لاکەرەوە نییە لە ئێرانەوە بۆی کە بەشداری لە دانستانەکانی پاکستان بکەن. بە بڕوای تۆ خوێندنەوە چیانی بۆ لێدوانەکان بۆ پێدراوە سیاسەکان چیمان پێ دەڵێن ئاگربەست درێژ دەبێتەوە بەرەوەستانی جەنگەکە دەڕۆین یان لە جەنگێکی دیکەەوە نزیکین؟ زۆر سپاس کاک ڕانکۆ دیارە ڕاستە ئاگر وەستاوە ینی شەڕ وەستاوە بەڵام ململانەیەەکە هەر تۆندە. ئەگەر سەیری لێدوانەکانی ئەمریکا بە تایبەتی ترامپ و سەیری لێدوانەکانی ئێران دەکەی هەردووچەند زۆر دژیەکن. تۆکرێ ئەو لێدوانانە بە دوو شێوە لێک بدەیتەوە لێدوانەکانیان بەوە لێ بدەیتەوە بۆ نمونە هەردوو لایەن خۆیان بەهێز پیشانەدەن بۆی فشار بخەنە سەر ئەوەی تر و ئەوە مەرجی قبول بکە لایەنێکیان ئەوەیە پێدەچێت هەردوو لایەن نەگەیشتنە نەگەنە ئەنجام بۆیە ئەیانەوێ شەڕ بە شێوەیەکی تر درێژە پێ بدەن واتە درێژە بە ململانەیەەکە بدەن. ئەوە هەیە هەردوو لا گەیشتونەتە قۆناغێکی زۆر دژوار. یەک ئێران لەو شەڕەیە زەرێکی زۆری کردووە گیانی و مادی زۆری کردووە بۆ سوپای پاسداران و دەست بەرداربوونی ئەو هەموو زیانە گەورانەی کە کردوێتی و لە دوای ئەوەش یەکسەر خۆڕادەستکردن یاخود جێبەجێکردنی مەرجەکانی ئەمریکا قورسن. بە هەمان شێوەش بۆ ئەمریکاش بە تایبەتی دۆناڵد ترامپ زۆر خۆی جیف کردبووە زۆر خۆی وەکوڵێ هەڕەشەی گەورەی کردبوو ئەو هەڕەشانێک کە کردوێتی ئەگەر جێبەجێ نەکا ئەوە نەک هەر ئەمریکا لە ناوە خۆی ڕوبەڕووی کێژەیەکی سیاسێتەوە ترامپ ڕوبەڕۆیتەوە بەڵکو هەیبەت و شکۆی ئەمریکاش لەسەر ئەستی نێودەوڵەتی ئەشچێ و ئەویش یعنی زیانێکی گەورەی مادی کردوواتە خەرجیەکی زۆری کردووە لەو شەڕە و لەو شەڕە کۆمەڵی وڵاتانی تریش زەرمەندن. بۆیە ئەوەی دیارە ئەوەی کە دیارە ئەوەیە کە ئەمریکا ئەوێ شەڕ نەکە بەڵام ئەگەر بێت و ئێران مەرجەکانی ئەمریکا جێبەجێ بکە جێبەجێکردنی مەرجەکانی ئەمریکاش لەلایەن ئێرانەوە یعنی وەکوش سەرکەوتنی ئەمریکایە واتە هەردوولا نایانەوێ خۆیان ژێر بکەون. و لە سەرەتاوە من وەبزانم هەر ڕۆژێکی تر لێرە گوتومە لەو تەلەڤیزیۆنە گوتومە ململانەکە لە ئاستێکدا ئەبێ لایەکیان شکست بە لایەنێکی تر بخوا ئەجین ئەنجا ئەو شکست پێهێنانە بە دیبلۆماسی و لە گفتوگۆ دەبێ یانیش لە مەیدانی جەنگ دەبێ ئەجینە ئاسان نییە. باشە کاگەرەزانی پێت وایە مەرجەکانی ئەمریکا مەرجی خۆ بەدەستەوەدانە مەرجی تەسلیم بوونە نەک مەرجی ئاگربەست؟ نا سەرەتا زانیم کێشە ئەوەیە ترامپ سەری لە ئەمریکیەکانی شێواندووە نەک لە خەڵ لە ئێرانیەکان هەر ڕۆژێک زۆرێک مەرجی هەیە یعنی دوێنێ و پێرێ باسی ئەوی دەکرد ئەوە گەروی هورمز کرایەوە و جارێکی تر ناگیرێتەوە یخۆ لە بنزیندا پێشەوەی شەڕ دەست بکە گەروی هورمز کراوە بوو دواتر هات بۆ سەر ئەوە واتە ئێران وای لێت هەیەگا جێبەجێکردنی مەرجەکان واتە شکست پێهێنانی ئێران و ئەمریکاش دەست بەرداربوون لە مەرجەکانی خۆی واتە شکستهێنانی پلانەکەی خۆی هەردووکە. بۆیە ڕەنگە جارێکی تریش ئاگربەست درێژ بکرێتەوە ڕەنگە یعنی ئەوە ڕەنگە ناڵێن دەرسەد درێژ بکرێتەوە بە تایبەتی هەندێک دەوڵەت هەن کە بەرژەوەندیان لەوەیە شەڕەکە بەردەوام نەبێ هەوڵی زۆرە دەن کە درێژ بکرێتەوە بۆی لە ئەنجامدا بەڵکوم بگەنە ڕێککەوتنێک. باشە کاگەرەز لە دۆخێکی وادایانی و مەرجانی کە دۆناڵد ترامپ دایناوە ئەمریکا دایناوە دەیبەنە سەر مێزی گفتوگۆ لە ئاساسە مەرجانە گەر جێبەجێ بکرێت شتێک دەمێنێتەوە بە ناوی نیزامی ئێرانی یان ئێرانێک کە بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ ئێرانێگەتۆمی نەبێ موشکی بالیستی نەبێ نەوت و پارەکەی لە ژێردەستی ئەمریکادا بێ ینی چی دەمێنێتەوە؟ ناوخۆ ئەمەی لێ قوبوڵ دەکات؟ ئەبێ ئەوان خۆیان نەزانێ ئەوان خۆیان بۆ ئەوان
ئەو چل ڕۆژە 39 ڕۆژەی شەڕ و خۆیان ڕاگرت ئەوان خۆیان بەسەرکەوتوو دەزانن. ئەمریکاش بۆ خۆش بەسەرکەوتوو دەزانێت کە توانی زەبری گەورە لە ئێراندا، بەڵام هەر هیچیان نەگەیشتونەتە ئەنجام. ئایا لێ قبول دەکە ئەوان خۆیان لە ناو خۆیان ئێستا کێشە و گرفتێکی گەورە هەیە. تازە خۆت لە پێشەچەکەی باسی ئەوت کرد سوپای پاسداران شتێکەڵێ و کار بەدەستە دیبلۆماسیەکانی شتێکی تر دەڵێن. دوای کوژرانی ڕێبەری باڵا، دوای کوژرانی ئەو هەم بەرپرسە باڵایە لە ئێران، یان بۆشاییەکی سیاسی گەورە دروست بووە. ڕاست ئەوان توانیویانە ڕێبەر دارینەوە، بەڵام ئەو ڕێبەرە نە ئەو هەژمونەی ڕێبەری جارانی هەیە کە باوکیشی بووە و نە ئەتوانێت بە ئاسانیش کۆنتترۆلی دام و دەستگاکەم بکەتەوە. هەست بە جۆرێک لە لێکترازانی سیاسی لە نێوان دام و دەستگا سەربازیەکان کە ئەوان سوورن ڕژدن لەسەر ئەوەی کە درێژە بەشەردن لەگەڵ دیبلۆماسی و سیاست مەدارەکانی تریان. ڕاستە ئەو ماوەی ئاگربەز بوو ڕەنگە و دەرفەتێک بوو بۆ ئەوی خۆیان ڕێک بخەنەوە، بەڵام لە لێدوانەکاندا ناکۆچی دەبێنرێ. کاگەرەزیانی گەر خوێندنەوەی بکەین بۆ هەڵوێستی سوپای پاسداران، ئەوانەی کە وەکو بەڕێزەرتە ڕژن لەسەرەوەی کە جەنگەکە بەردەوام بێ و شەڕ بکەن قازانجێکیان لەمەدا، ئێران قازانجێکی لەمەدا، ینی لە شەڕدا ئێران بە چی دەکا؟ ئەزانین چۆن ئەوان هەر لە ئێران شەڕ ناکەن، کێشەکەی ئەوان توانیویانە بەژەوەندی کۆمەڵێک دەوڵەتی تریش بخەنە ژێر مەترسیەوە ئیشەڕ. ئێستا ئەوان ئێران توانیویانە هەڕەشە لە سعودیە بکەن، لە قەتەر بکەن، لە عەمان بکەن، لە کوێت بکەن، لە ئیمارات بکەن. ئەوانە ئەوە یەک. دوو بەهۆی بەردەوامی ئەوان خۆڕاگری ئەوان توانیویانە کاریگەریەکی گەورەیان لەسەر ئابووری جیهان داناوە، واتە سەر تاسەری ئابووری سەر تاسەری جیهان زەرمەند بووە. ئەوە ئێستا لە ئەوروپا هاواریانە ئەڵێن خەریکە بنزینی تەیارە نامینێ، ینی خەریکە گەشتەکان سنووردارەکەن لەبەرەوە نامێنێ لەبەر ئەو شەڕی کە لەوێ هەیە. واتە ئەوان ئەگەر لە منە پرسی ئێران یەکەم ئەڵێن ئێمە خۆڕاگرین لە بەرامبەر ئەوان داگیرکرد وا بیرکردنەوەکیانەوە و ڕێبازی سوپای پاسداران ڕێبازی شەڕە، ئەویان دەستبەرداری ئەو ڕێبازە نەبوونا. ئەو یەک. دوو پێیان وایە بەردەوامی ئەو توان خۆڕابگرن و ئەو شەڕەکە بەردەوامیە بێ لێکەوتەی زۆرتری دەبێ و ئەوە فشاری گەورتر بۆ سەر ئەمریکا دروستەکە بۆی کۆتایی بە شەڕەکە بێنێ. سێک هێشتا کۆمەڵی هێزی هەن لە دەرەوەی ئێران، هێزی هەیە لە لوبنان، حیزبوڵڵا هێزێکە بەڕاستی گاڵتەی پێ ناکرێت، هێزی هەیە لە یەمەن گاڵتەی پێ ناکرێت، ئەوە یەمەنیش ینی سبەی ڕەنگە چۆن ئێستا باسی گەروی هورمز دەکرێت ڕەنگە بابلمەندەبیشی بێتە سەر ئەوان بتوان لەوێش کاریگەری خۆیان دانێن. هەر بێجگەلەوەش خۆشیان لە ڕێگەی درۆن و ڕۆکێت توانیویانە ینی لە زۆر شوێن دەستی خۆیان بوەشێنن، واتە لە قووەتی خۆیان ڕائبینن. بەڵام ئەو قووەتە ئەو هێزەی کە ئەوانێ ئەو خۆڕاگرانیە بێگومان پێویستی بە ئیدارەدانێکی ئەسکەری ئیدارەدانێکی سیاسی هەیە. ئایا ئەتوانن ئەو پرسیارە ئایا ئەتوانن ئایا ئەتوانن تاکەی ئەتوانن بۆ نمونە شەڕ دەست پێ بکاتەوە کۆمەڵێک فەرماندەی تر سەرکردەی تر بکوژن تاکەی ئەوان دەتوانن و تاکەی ئەتوان درێژە بۆ شەڕ بدەن. لەبەرەوە هەردوو لایەن من پێم وایە ئێران دەیەوێت بە درێژە پێدان بە شەڕ بە خۆڕا دەست نەکردن فشار زیاترەکەوێتە سەر ئەمریکا و ئاکە ئەمریکا لە داواکاریەکانی خۆی کەم کاتەوە و ئەمریکاش ئێوێت لەو ماوەی ڕابردوو خۆی ڕێخستێتەوە پێی وایە ئەتوانێ کارێک بکایە، ئەتوانێت کارێک بکە کە زەربەی گەورەتر لە ئێراندا بە تایبەتی کارگەیشتۆتە سەر ئەوەی سەرەتا ئەمریکا پێی وابوو وەکو ڕژێمە دیکتاتۆرەکانی تری ناوچەکە سەدام حوسێن و عەمەر قەزافی بەشار ئەسەد و ئەوانە ئەگە سەری ڕژێمەکە ڕۆویشت کۆتایی پێدێت دەرکەوتوانە دەرکەوت ئەووانە. ئێستا دێ ترامپ گەیاندێتی ئەوەی دوێنێش ئەو بابەتەی دووبارە کردووە ئەگەر ڕێک نەکەون لەگەڵمان پردەکانتانە تەقینینەوە و کارەباتان نایڵێن و پرۆژێ ئاوتان ئەوانە بەڕاستی ئەو جۆرە لێدوانانە من وەکو خۆم زۆر بەنا ئینسانی دەبینم، یعنی چونکە یعنی زەرمەند دەسەڵاتداران نین لەوانە زەرمەند هەموو خەڵکی ئێرانە لەو بابەتە بڕوا دەکەم لەسەر تاسەری جیهانیش کەسنی پشتیوانی لەو جۆرە سیاسەتەی ترامپ بکات. کاگەرەس پێ دوانی ئەمە لە دۆخێکدا دروست بووە کە سوپای پاسداران ژیانی خەڵکی وڵاتەکەی بە بارمتە گرتووە، یعنی جۆرێک لەوەی وڵاتەکەی خۆی بە بارمتە گردووە. مەسەلەن بەر لە جەنگەکە 40,000 کەس 35,000 کەسی کوژ لە خەڵک لە خۆپیشاندەران بە وتەی ئەو ڕێکخراوانی کە لەوێ کار دەکەن. ئێستا لە ماوەی ئەم جەنگەدا
ینی دەبینین گوێ بۆ نادە وڵاتەکە چی بەسەردێت گرنگەوەیە بەردەوامی جەنگ و ئامانجەکانی خۆیان ڕاستە سەرەتا زۆرێک هاوسۆزی هەڵوێستی هەماهەنگێکی هاوسۆزیەکی گەورەیە یاخۆ پشتیوانێکی گەورەی ترامپ دەکرا کە باسی چەکی ئەتۆمیەکەت کە باسی دەستبەردان لە پشتیوانیکردن لە هێزەکانی دەرەوەی ئێران لە عێراق و لە ئێران لە لوبناان و لە یەمەن و ئەوانە لەوەی کە ڕۆکێتی دوور هاوێژی نەبێ بەڵام ئێستا قسەکەی دێمە سەر قسەکەی خۆم بەڵام ئێستا کە ئەو باسی ژێرخانی ئابووری و مرۆڤی دەکاتن لاوێ ئەو پشتیوانی و هاوسۆزی لە دەستداوە بۆ ئاگداریتەن ئەوە و ترامپش ئەو بابەتە باش دەزانێ بەڵام ئێران یەکێک لە ئەوان هەموو شتێکەکەن لە پێناوی هێشتنەوەی ڕژێمەکەیان ئەو ڕژێمەی ئەوان بڕواان پێەیە ئەو ڕژێمەی ئەوان دایان ناوە کە گۆڕانکاری پێ لە سەر تاسەری جیهام بکەن ئەی پارێزن بۆیە چەندین جار بووە بە بڕیاریان دەرکردووە بۆ نمونە ئەگەر لە شوێنێک خۆپیشاندان بکرێت تەنانەت بڵێن بۆ کارەبانە یا بۆ ئافسەرێک ستەمی لێکردین لە ئێران ڕەنگە لە شارێک ئەوە بێ ئەڵێ ئێمە حسابی دوژبن دەکەن حسابی هێزی ئیسرائیلی و ئەمریکی بۆ ئەوانە دەکەین یعنی زەبر و زەنگەکەی هەبوو ئێستا بێگومان زۆر زیادی کردێ بەس ئەوەڵێ لە پێناوی هێشتنەوەی خۆمە ئەو کارە ئەەکەم بێگومان ئەوە زۆر مەترسیدارە و نازانین چیە کۆمێ لە ئێران یعنی زەبر و زەنگ و کۆنتترۆلکردنی ئێران بە شێوەیەکە کە ینی کەمتر هەواڵش دەرەچێت لەوەی چی دەگوزارێ و چی دەکرێت زۆر ڕاستە ئەوەش چییە ناوێ کە پێشتر خۆپیشاندان هەبوو ناڕزایەتی هەبوو ئێستا ئەوان لێ بدەن و ناڕزایەتیش دروست بێ ڕەنگە کاراسانێکی زۆرەوی بۆ ڕوخانی بۆیە ئەوان ڕێگریان لە هەر جۆرە خۆپیشاندانێک هەر جۆرە ناڕزایەتیەکی ناو خۆی گرتووە ئەگەر هەر چەندەش زەرەر زیان بگێنن بەر لە جەنگەکە ناڕزایەتێکی زۆر هەبوو ینی دۆناڵد ترامپی زۆر جارۆک و بیان و دەیود ئێمە دێن ڕزگارتانەکەین لە سەرەتا وایە باسی وزەوەی ناکرد ئێستا ینی نانشارێتەوە دەڵێ بۆ وزاتوین ئێستا لە قۆناغی جەنگەکەداوە 50 ڕۆژ زیاتری خایاندووە ینی دۆخی ئابووری وڵاتەکە خراپترەوە دۆخی خەڵک خراپتر بووە سەرچاوی وزە لەوێ خراپتر بووە بێگومان قسەیەکی ژەیە دەڵێ لە دۆخی جەنگدا کاریگەریەکانی دەرناکەوێت دوای جەنگەکە اینجا کاریگەری جەنگەکە دەرەکەوێت دوای جەنگەکە خەڵکێک کە پێشتر خۆپیشاندانیان کردبێ دژ بۆ نیزامە پێدوان نییە ینی خۆپیشاندانەکان زیاتر دەکەن دەنگی ناڕزایی ناوخۆ زیاتر دەبێ خەڵکێکی زۆر بێکار بووە بە ملیۆنان خەڵک بێکار بوو بۆ ئەم جەنگەوە ئێستا یەک شتەیە یەکەم شت ئیسرائیل و ئەمریکا لە ئێران دەدەن و ئەو بابەتی ئێرانچێتی ئێران لەنگە لای ئەو خەڵکانی کە خۆپیشاندانیشیان کرد بێ ناڕزایەتیش بوو بن لانی کەم ئێستا بێدەنگ بوو بن لە بەڵێ ئێمە وڵاتەکەمان بەگشتی ڕوبەڕووی هێڕشی دەرەوە بۆتەوە خاڵی یەکەمی ئەو بابەتەیە خاڵی دومی ئەوەیە کە خودی هەستە نەتەوەی و خودی نیشتیمانەکان خودی ترامپ بێگومان خودی ترامپ ئەڵێ من کێشەم نییە چی حکمی ئێران دەکات واتە پێشتر بۆ نمونە ساڵی 2023 پرۆژەی ئازادکردنی عێراق باز دەکرا عێراق ڕزگارەکەین بۆیە عێراق بکەینە عێراقێکی دموکراسی فیدرالی پرۆژەکە وا بوو ئێستا ئەڵێ من کێشەم نییە ڕژێمەکە پرۆسی ئازادی عێراق بوو ئەڵێ من کێشەم نییە ڕژێمەکە چیە دیکتاتۆریە ئیسلامیە گرنگەوێ مەرجەکانی من جێبەجێ بکەن کێشەم ئەڵێ ئەتوانم لەگەڵ ئایەتوڵایەک ڕێک بکەوم لەنا ئەو ڕژێمە واتە ئەوە چی کردیا خەڵکی ئێران بیر دەکاتەوە باشە ترامپ تەنیا بە دوای بەرژەوەندەکانی خۆی وێ واتە ئەو شەڕی دەکات بۆ خەڵکی ئێران نییە باشە بۆ پشتیوانی لە ترامپ بکەن ئەو بابەتە زۆر گەوری ئەوە لایەکی تر ئیسرائیلی لەگەڵا ئیسرائیل چوەکو لایەنی ئاینی چەند وەکو ئەو هەموو ساڵە دژایەتیکردنی ئیسرائیل ئەوەی لە ئێران دەڵێ مەرگ بەر ئەمریکا مەرگ بە ئیسرائیل بمرێ ئیسرائیل بمرێ بە ئەمریکا شتێکی دژایەتی و دژمنایەتێکی میلی لە بەرامبەر ئەوان دروست کردە ئیسرائیل لەگەڵ ئەمریکای لێدا ئاسان نییە خەڵک ئەوڕۆ قبول کە ئیسرائیل لێدا یعنی هەندێک بابەت هەن خودی ترامپ ڕەنگە کارەکەی والێ کرد لە ناو خودی ئێران پشتیوانی نەکرێ هاتووەڵێ هیچ پرۆژەیەکی بۆ ئایندەی ئێران نییە مەرجەکانی خۆی دەوێت ئێران چی لێدێ بالەی بێ اینجا جگە لەوەش کاتێک باس لەوە کرا کە پشتیوانی لە ئۆپۆزیسیۆن بکرێت لەسەر داخوازی وڵاتێکی دراوسەی ئێران دەستبەرداری پشتیوانیکردن لە ئۆپۆزیسیۆنی ئێرانیش بوو لەسەر داخوازی ئێران تورکیا دەستبەرداری لە ئۆپۆزیسیۆن بوو کەواتە ترامپ
ڕەنگە خەڵکەکە لەوێ ناڕازیە یانوێ ڕژێمەکە بگۆڕن یانوێ بەڵام ئەوان نانوێ بۆ ترامپی بگۆڕن هەر ڕژێمێک بێ هەر نیزامێک بێ ئەوە بێ چکە بە هیچ شێوەیەک سیاسەتی ترامپ یا پلانی لە پلانی و سیاسەتی ترامپ دانیە کە ئێران ببێتە ئێرانێکی دموکراسی یا ئازادی بجێڕێتەوە و بەڕاستی ترامپ جێی متمانەی گەلانی ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش نەماوە ئەبێ ئەو ڕاستیە بزانی نێمە باشە کەواتە کاگەرێز گەلان ئێران ینی هۆشیارانە بیریان کردوتەوە ئەوانە و داواکاریکە لە ڕژێمەکەیان دەوێت ئەو داواکاریە نییە کە ترامپ دەیەوێ داواکاری خۆیان جیا کردوتەوە ترامپ بەکاری خۆی بکە دواتر ئەوان کاری خۆیان دەکەن ئەگەر کارێکیانە بێت ئەزان چێ گوتم بابەتێکەوەی بابەتەکی تریش ئەو فشار و زەبر و زەنگەیە کە دەوڵەت بەکاری دێنی و خەڵک ناتوانێت هەناسە بدا ئێستا بەهۆی ئەوەی کە شەڕە ئەڵێ هەرکەس دژم بۆستێتە دژی حکوومەتەکە بێ یعنی لایەنگری ئیسرائیلە لە سێدارە ئەدرێ ئەو زۆر قرسە یا گول لە باران نەکرێ ئەوە هەیە جاسوس مامەڵی لەگەڵ وەکو ڕێک وایە وەکو پیاوی ئەوان ئەوە زۆر خەتەرە بەڵام خەڵک بێدەنگ بۆ دوو بابەتەوەکو باکرد یەک هیچ پرۆژەکەی خۆش باس کرد پرۆژەی خەڵکی ئێران لەگەڵ پرۆژەی ئێستای ئەمریکا بە هیچ شێوەیەک تێکەڵ ناکاتەوە دروشمەکانی ئەمریکا 2023 لەگەڵ دروشمی خەڵکی عراق تێکەڵە کراوە یەک بوو ئێستا پێچەوانەی ئەو کاتەیە کەواتە ئەو داوای خۆی هەیە یعنی مەرجی خۆی هەیە مەرجەکانی خۆی ئەوێ جێبەجێ بکە هیچ پەیوەندی بە خەڵکی ئێرانەوە نییە خەڵکی ئێرانیش ئەو بابەتە هەیە یەکەم ئۆپۆزیسیۆنی بەهێزیشی نییە ئێران بێنیە و ئەمە خودی ئەمریکا تا ئێستا ئامادە نییە پشتیوانی لە ئۆپۆزیسیۆنەکەش بکات ئۆپۆزیسیۆنەکەش بکاتن بۆیە ئەو بە دوای بەرژەوەندیە تایبەتەکانی ئەمریکادا عاقینە خەڵکی ئێرانیش ئەوەیە بەڵام بێگومان ئێستا خەڵک کە بێدەنگە لە ڕووی ئابوووریەوە دەوڵەتەکە زیاتر داتەپیوە بەهای تومەن زیاتر هاتوۆتە خوارێ ئێستا خەڵکی دەکە واتە بارودۆخی دارایی و ئابووری ئەگە شەڕەکەش بوەستێ کۆتایی پێبێ زۆر خراپتر دەبێ ئەو کاتە خەڵکەکە چێ بەرپرسیارە دەزانێ ئەو دەسەڵاتە بە بەرپرسیار دەزانێ کە 47 ساڵە حکمی ئێران دەکە بە بەرپرسیار دەزانێ من بڕوا دەکەم حەق و حسابی خۆیانەکەن ئەو کاتە خەڵکی ئێران باشە کاگەرەزیکێک لەو لێدوانە سەیرانی دۆناڵد ترامپ لەبارەی چەکانەوە کە دەڵێت چەکم ناردوو بۆ کورد و بەردویانە سەرۆکی کێتی وەڵامیدایەوە لەگەڵ پرسمۆرگانە ڕۆژنامە نووسەکە ینی لە چاپێکوتێکی لەگەڵەوە وتی لا یەمەنیە لەوتی ئەو بۆ دەستەواژەیەش وتی لە زۆنی ئێمەدا نییە وتی شێمە حکوومەتی و حکوومەتی ژنین بەڕاستی بافڵ تاالبانی وتی تێمە حکوومەتی و حکوومەتی ژنین تی با ڕازگویانە پێت بڵێم یانی ویستی ئەو قسەیە بڵێ من بەرپرسم لەم زۆنەی خۆمان ئەو وای وتی بەنا لێرە نییە ئەبێ یەکەم شت ئەمریکا خۆی بە دووادا چوون ئەو بابەتە بکە و لە هەرێمی کوردستانش ئەو پەیوەندە ئەو بابەتە پەیوەندی بە هەموو خەڵکی کوردستانەوەیە چکۆ کاردانەوەی دەبێت لایەن ئەمریکا بەڕاستی دەبێت ئەو لایەنەی کە تۆمەتبارە بەوەی چەچی وەرگرتووە و فەرمانەکەی ئەمریکای جێبەجێ نەکردووە ئەبێ لە دوا ڕۆژدا خەڵکیش پرسیار بکە چێ وەرگرتیە بۆ یعنی هیچ پاساوێک نییە بۆی چەک لە ئەمریکاگری ئێمە لە سەرەتای جەنگەکەەوە وەکو هەرێمی کوردستان وەکو حیزب وەکو دەسەڵات ئەوەی کامانە گوتمانە بێلایەنین بەڵام تۆ کە چەکت وەرگرت بێکەواتە تۆ بێلایەننی و لەوەشی زیاتر هاوپەیمانی هێزە کوردستانیەکان بەیانێکیان دەرکرد گوتیان ئێمەش چەکمان وەرنەگریت ئەی چێ وەریگرتیە کەواتە ئێستا کێشەکە ماوەتەوە ئەبێ ئەو بابەتە ساغ بکرێتەوە ئەبێ ئەو بێتە بە جددی ساغ بکرێتەوە هەر لایەنێک ئەو چەکەی وەرگر بێ کەواتە بێلایەن نییە ئەگەر ڕاشی گیانبی بێلایەنە ئەو بۆ ئایندەی هەرێمی کوردستان زۆر خراپە یەک خراپە تۆ دوژبنایەتێکی گەورەی ئێران کە دێچەکت لە دوژبنی ئێران وەرگرتیە دوو ئەوەی ئێران ئەوەی ئەمریکاشت جێبەجێ نەکردووە واتە ینی خواستەکەی ئەمریکاشت جێبەجێ نەکردووە ئەویش هەڵوێستی دەبێ واتە ئەگەر لایەنێک هەبێ وەریگرت بێ ئەو چەکە گەورەترین زەرری لە هەرێمی کوردستان و لە ئایندەی گەلی کوردستان داوە بابەتێک هەروە باسانی لێی بڕوانین یعنی هەروە باسانی تێپەڕێ بە سەرماندا باسانی لێی بڕوانین ئەمریکا زەکینار دەبێ و خەڵکێک وەریان گرتبێ لایەنێک بڵێ یا ئەو لایەنەی کە ئیتیهامە ڕەنگە لە دەرەوە ڕەنگە هە کوردستانیش نەبێ ڕەنگە لە شوێنێکی تر بێ ڕەنگە کەسایەتێک بێ ڕەنگە شتێک بێ نازانم چۆنە بەڕاستی ناتوانم قسە بکەم بەڵام نا ئەگەر هەرێمی کوردستان بێ من باز دەکەم ئەگەر لە هەرێمی کوردستان بێ مەترسیەکی زۆر گەورەیە بەڕاستی ئەوە تێوەگەڵاندنی هەرێمی کوردستانە بە شەڕێک کە ئێمە هیچ بەژۆندیەک ئەگەر شەخص بێ لە سەراسی هەرێمی کوردستان هەمان مەترسی دەبێ حچی ئەگەر لە هەرێمی کوردستان بی بڵێ بەڵام ئەوە ڕوون نەکردوڵێک بدام بە کوردەکان چێن خۆ جەماعاتێکیان کوردن ڕەنگە پشتیوانی لە کوڕی شای ئێران دەکەن کوردێکی داڵدەدراو بێ مەسەلا هەرچێ بێ
ئەو بابەتە ئەبێ هەرێمی کوردستان ئێستا ئەرچی هەرێمی کوردستانە وەکو حکوومەت وەکو حیزب سیاسەکانی خۆیان پەرێزی خۆیان پەرێزی پاچی خۆیان پیشاندن لەو بابەتە کەواتە بێ وەکو کورد وەکو حکوومەت هێرەمی کوردستان ینی هەموو شێوەیەک ڕوونکردنەوە لەسەر ئەم بابەتە بدرێت هیچکە مەترسیە بۆ هەموو هیچ پاساوێک بابەتەکەی کێواسان پەیوەندی بە ئایندێ نەمانی متمانەی ئەمریکاشە بە کورد نەمانی متمانەی ئێرانیشە بە کورد لە کاتێکدا ئێمە لەگەڵ ئەمریکا دۆستین لەگەڵ ئێرانیش دراوسین و دۆستین نیمانە نەبە پێچەوانەوە و ئەو شەڕە بەرژەوەندی ئێمەی تێدانی و هەر کەسێک پێی وابێ ئەو شەڕە لە بەرژەوەندی کووردە بە هەڵەداچوە ڕەنگە ئاڵوگۆڕەکان بەوە دەبێ بەڵام ئەبێ ئێمە شتێکی شەیەکاگران کۆ لە بەرچاو بکرین بە دووری ناگرم ڕۆژێک لە ڕۆژان ڕێککەوتنێک برێ لەگەڵ ئەو حکوومەتی ئێستا ئێرانیا حکوومەتێکی تر بێ لەسەر حسابی ئەو هەرێمی کوردستانە بێ هیواداری نەگابەوە بەڵام بابەتی وچەکانە حەزم کرد ڕای جەنابەت بزانم چونکە مۆزوعێکە باشە دیوێکی دیکەی بخوێنینەوە دۆناڵد ترەمپ زۆر جار لێدوان دەدا ئەشێ ینی لێدوانێکی وا مەترسیدار بدا و بنەمای نەبێ سەرۆکی ئەمریکایە ئیتر وەکو باسمان کرد بەڕاستی لێدوانەکانی دۆناڵد ترامپ ئەوەندە دژی یەکن ئەوەندە ئەوەن یعنی بەڵام خۆشی دەڵێ ئەوەندە شێتانەش نین ینی هیچ بنەمایەکیان نەبێت بەس خاوی کردو دواتر خاوی کردو یەکەم جار گوتی ئەوە و گوتی داومانە ئەوانە یعنی دوو لێدوانی زۆر دژی ئەوەی کرد لێدوانی دۆمی خاو کردەوە گرنگەوێت داوێت یان نەیداوە من نازانم ئەو وای گوتووە ئەبێ کە وای گوتووە ئێمە ئەوە بە نظری اعتیبار وەربگرین واتە دەبێ ئەمە حساب بۆ قسە بکەین کەوایە بەڵام تا ئێستا هەرێمی کوردستان بەڕسمی ئەو بابەتەی ئینکاری ئەو بابەتەی نەکردووە بەڕاستی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەو واتە ئینکاری بکە پێم کاکڕانکۆ هیچ پاساوێک نییە بۆ وەرگرتنی چەک لە ئەمریکا بۆەوەی شەڕی ئێرانی پێ بکە هیچ پاساوێک نییە و ئەگەر وەرد گرتیە بۆ شەڕی پێ ناکەی ئەگەر وەرد نەگرتیە بۆ بێدەنجی ئەوە چکە وەکو باسم کرد ئێستا لە هەردوو دینەکە بووە لە دینی ئەمریکاش بووە لە دینی ئەمریکاش بووە لە دینی ئێرانیش بووە ئێران بزانێتەوە لایەنێک هەیە هێزێک هەیە چەچی وەرگرتووە بە دوایدا دەگەڕێ چییە ئەمریکاش بزانێت لایەنێک هەیە چەچی پێداوە چەکەکەی بۆ خۆی گڵداوەتەوە بە دوایدا دەگەڕێ کەواتەوە بۆچی پاساو هەیە ڕەنگەس بێنێ بڵێ هەڵوو مەرجەکە گۆڕا تۆ شەڕت ڕاگرتەوە وات کرد وات کرد بەس ئەو پاساو نییە چکە هەرێمی کوردستان لەسەرتاوە وەکو حیزبە سیاسەکان وەکو هەرێمی کوردستان گوتراوە بێلایەنین ئێمە حەزەکەین وەکو هەرێمی کوردستان لەو گۆڕانکاریان لەو شەڕانە گەلی کورد بەگشتی گەلی کورد لە ئێرانیش حەزەکەین قازانج بکە لە بەرژەوەندی کورد بشتێتەوە ئەو بابەتە بەڵام ئێمە گوتومانە بێلایەنین کە بێلایەنی هەر قسە نییە بێلایەنی بەڕاستی ئەبێ بێلایەن بی زۆر باش کاگەرز ئەو دەبینین دۆخەکە بەو شێوازەیە بەڵام ئێمە لە سەرا سێرەمی کوردستان ئەینسە قسەی کرد بۆ من مای سەرنج بیانی وتێت ئەشەیەکێک لە سینناریۆکان لایەندەدا ئەگەر حکوومەتی نوێش پێک بێ چۆرێک لە ڕێکەوتنی لەگەڵدا بکرێت لەسەر حسابی حکوومەت هێرێمی کوردستان حکوومەت هێرێمی کوردستان کاس دەکام هەموو مەترسیانە هەیە بۆ بەم شێوازە براوە بۆ بەم دەردە براوە ینی ئەوە ساڵێک و ساڵ و نیویەکە هەڵبژاردن کراوە یانی هێشتا نەتیجەی نییە هەرێمی کوردستان ئەم حکومڕانیە دەڵەمەیە ینی هی ئەو وەزع سیاسیەک ێستا لە ناوچەکەدایە یەکەم ئێمە حکوومەتمان نیە دەسەڵاتمان هەیە دەسەڵاتیش دوو دەسەڵاتە دەسەڵاتی دوو زۆنە ینی ئێستا باشتریش زەق بۆتەوە زۆر بەداخەوە کە بەو شوێ دوو تەنانەت ئەگەر ململانی سیاسیش هەبوایە دەبوایە ئەگەر ململانی سیاسیش هەبوایە دەبوایە جارێ واز لە ململانی سیاسی ناوە خۆبینین خەریکی ئەوە بین یەک سیاستمان هەبێ بۆ ئێران یەک سیاستمان هەبێ بۆ ئەمریکا یەک سیاستمان بۆ عێراق خەریکی ئەو بین بۆ ئەوەی لەو گۆڕانکاریە گەورانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتوون لەو شەڕە گەورەی لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لایەک و ئێران لایەکەیە ئێمە گەلەکی خۆمان بپارێزین ئەوە نەکراوە بۆ چێ لێ بەرپرسیارە من ئەزانم چێ لێ بەرپرسیارە ئەزانی من ئەزانم چێ لێ بەرپرسیارە بەڵام قسەکانی ئێمە ئێستا لەسەر ئەوە نییە تۆ جابە بینەرانیش بیزان کاگەرێت باشە بۆ بیشارینەوە لە بینەران مادام دەڵێ دەیزانم مەسەلەن کێ بەرپرسیارە ئەبێ ئێستا من بۆ خۆت حەزێکی ڕۆژێککە بەرنمێکەکەین لەسەرەوە بەڵام ناسە حەزەکەم بیزانین ئامادە نەبوو لەگەڵ یەکێتی ڕێک بکەوێت بۆ پێکردانی کابینەی حکوومەت لە کاتێکدا دەیزانی نەژمارەی کورسەکانی بەشەکەن کە بەخۆی کابینە پێک بێنێت نە هەڵوو مەرجی سیاسیشی ئەوەیە بەتەنیا یەکێتیش ناتوانێت بەتەنیا کابینە پێک بێنێ ئەیزانی کە نایزانی دەبواە ڕێک بکەوێ یەک کە ئەو ڕێک نەکەت یەکێتی و نەوەی نوێ لێک نزیک بوونەوە ژمارەی کورسەکان و کوێکە بەوەش ڕازی نییە
تۆ ڕازی نەبووی لەگەڵ یەکێتیش بۆی هەیە هاوپەیمانەتی بکە بە هاوپەیمانەتەکەش ڕازی نییە تۆ لەگەڵم هاوپەیمانەتی ناکەی نابێت تۆ هایپەنەتی لەگە کەسێکی تریش بکەیت ئێوە زۆرە سیاسەتکردنیەکە تۆ لە عێراق هاوپەیمانەتیم لەگەڵ ناکەی لەگەڵم ڕێک ناکەوی باشە بۆی سەرۆک کۆمار بۆ یەکێتیبی بۆی قسەی گەورە قسەی زاڵ بێ بڵێ من لە عێراق پشتیوانم لێ ئەوکت بۆ سەرۆک کۆمار چۆن یەکێتی لە ناو پەرلەمانی عێراق پشتیوانی لە پارتی کرد بۆ جێگری سەرۆکی پەرلەمان بۆیە ئەویش پشتیوانی لە یەکێتی کرد بە ئێستا بیهات بای خەڵکی کوردستان ئێمە لە عێراق پشتیوانیمان لە یەکێتی کرد بۆ سەرۆک کۆمار پێویستە ئێستا یەکێتیش لەگەڵ ئێمە ڕێکەوی بۆ پێکردنی حکوومەت تۆ بە هیچی قبول نییە بەڕاستی ئەو جۆرە سیاسەتە من هەردوو لامان وەکو یەکێتی و پارتی یعنی هەر با بڵێن هەردوو لە بەرپرسیارن بەڵام بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە بەرپرسیارەتێکی بچووکە ئەبێ ئەوەی لێک بکەینەوە ئەبێ ئەو بابەتانە ساغ بکرێنەوە نە لە بەغدا هاوپەیمانەتی لەگەڵەکەی نە لە هەرێمی کوردستان لەگەڵەکەی نە ڕازی هاوپەیمانێکی تریش بکەی چیت دەوێ یعنی تۆ ئەتەوێ هەموو خەڵکە زانێ پارتی ئەوێ کۆنتترۆلی هەموو کوردستان بکە بەسەر چاوم ئەگەر بە دەنگدانە بە ڕازیکردنی خەڵکە بیکە تۆ حکومڕانی هەموو کوردستان و نوێنەرایەتیش لە بەغدا بۆی تۆی بەڵام کە نەتوانیوە هەڵومەرزەکان ئەوەن هەڵومەرزی کوردستان هی ئەوەن یەکریزی هەبێت تەبایی هەبێ برایەتێبی ئێستش دەڵێم نەچۆ بچێ پارتی ئەتوانێت ئەو گرێگوێرێ بکاتەوە پارتی ئەتوانێت ئەو کاک مەسعودە ئەتوانێت لە ماوەی 24 ساعتی ترکارێک بکاتن کە یەکێتی و پارتی ڕێک بکەون و حکوومەتێک پێک بهێندرێ و ئەو حکوومەتە نوێنەرایەتی خەڵک بکە و بتوانێت باشترین شێوە هەرێمی کوردستان گەلی کوردستان لە ئەگەرە خراپەکان بپارێزێ باشە کاک مەسعود بۆ نایکە ئیتر من ئەڵێم ئەتوانێ من ناڵێم بۆ نایکە بێ لەو کاک مەسعود من ناتوە هەموو جار کاک بافڵ دەڵێ من گوێ لێ دەگرم و سەردانی دەکا ینی دەڵێ هەرچیەک بڵێ ئەوە دەکەین من ئەڵێم ئەتوانێ و ئومێدیش دەکەین ئەمێدیش دەکەین ئەو کارە بکە تۆ بە دوور مەگرە تۆ سیرکە بۆ سووریا هاوپەیمانە ڕاستەقینەکانی ئەمریکا هاوپەیمانی نێودەوڵەتی هێزەکانی سووریای دموکرات بوو 15,000 شەهید نازام چەندیاندا لە دژی داعش ئەو داعشەی کە دژی ئینسانیەت بوو ئەو کاتە حسابی داعش بۆ ئەحمەدی شەڕعکرا ئەحمەدی شەڕع محەممەد جۆلانی بوو ئەبوو محەممەدی جۆلانی وەکو تیرۆریست بوو دواتر ڕێککەوتنێک لە نێوان تورکیا و ئەمریکا و نازانم چێ و چێکرا ئەویان هێنا و لەوەش زیاتر کوردیان گورگان خوارد کرد ڕۆژئاوایان تەسلیمی ئەوە وەلێ نەگەران ڕێکیش بکەون یعنی پشتیوانیان لە ڕێککەوتنیش نەکرد بڕۆن کۆنتترۆلی سووریا بکەنەوە بۆ ئەڵێ لەبەرەوەی ئێستا ئەو لەگەڵ منە دژی داعشە کەواتە ئەمریکا دژی ئەوە نییە دژی نەهجی داعش نییە دژی هێزێک بۆ ناوی داعش پاساو بووە یعنی ترامپ بەو شێبیرەکە ئەجینە تۆ لای تۆ هەتا ڕوخانی بەشار ئەسەد جیاوازی لێوان ئەبوو محەممەدی زۆلانی و ئەبوو بەکری بەغدادی نەبووە تۆ ئەڵێ ئێستا ئەو لەگەڵ من دژایەتی داعشەکەی خۆی چییە لەبەرەوە بە دوور مەگرە سبەی لەگەڵ عراقیش کاکە لەگەڵ عراقیش ڕێکەکەون تۆمباراکێکیان دانایە بەس بیر لە قازانجی پارە و بەرژەوەندی گشتی دەکاتەوە هیچ لایەنی مافی مرۆڤ لایەنی ئینسانی لایەنی دموکراسی بەلایەنە پەیامنین بەلایەن کێشەنین ئەوانە لەگەڵ عراقێک تر ئەو عراقێ ڕێکەکەوێ ئەڵێ ئێوە ئەو گروپانەی کە تۆندڕەون کە لە یاسا دەرچوونەکو خۆیان دەڵێن دژی ئەمریکانە میان هێڵن ئێمەش پشتیوانی هەرێمی کوردستان ناکەین فەرمونون ئێوە هێزەکانتان بینەوە سەر سنووری تورکیا و بینەوە سەر سنووری ئێران و بە دوور مەگرە یعنی بەڕاستی مەترسی گەورە لەسەر هەرێمی کوردستانی کە منە قسانە دەکەم بۆ ئەمە خەڵک گوێی لێبێ خەڵک بزانێ یعنی ئێمە لە شامی شەریف ناژین بۆی سەرکردایەتی کورد بەرپرسیارکەن لەوەی کە بۆچی ڕێک ناکەوین بۆ ئەوەی هەموو گۆڕانکاریەکان لانی کەم میلەتەکەی خۆمان لە مەترسی گۆڕانکاریەکان بپارێزین بەڵام ئێستا ڕۆژ بە ڕۆژ بارودۆ خراپتر دەبێت هەڵومەرزی کوردستان لە هەموو کاتێک خراپترە ئێستا لە هەموو کاتێک خراپتر لە ئەوەی کە دوو ئیدارە نامێنێ و سیمای دوو ئیدارە و یەکگرتو دەبین و لەوەی وڵاتەکەمان بەرەو ئازادی زیاتر گەشە دەکا و دموکراسی زیاتر گەشە دەکا بۆ دوو ئیدارەی و بۆ دکتاتۆریەت و زیاتر دەڕوا وڵات ئەو وڵاتە تاکی ئەوە سیناریۆکە بەکەم ئاراسی ئەویستە پارتی دموکراتی کوردستان تۆزێ بابەتی مەسلەی هەڵبژاردنەوەی پەرلەمانی کوردستانوانە دێنێت چارەسەر نییە تەنانەت یەکێتیش زۆرترین کورسیبینی چارەسەر نییە ئێمە لەو قۆناغی ڕاگوزەر داینە ئەو قۆناغ ڕاگوزارە پێویستی بە ڕێککەوتنی هێزەکان هەیە بە پێچەوانەوە ئێستا کاتی ئەوە بوو حکوومەتێکی نیشتیمانی لە هەموو هێزەکان پێک بێ لە پارتی یەکێتی ئیسلامیەکان ناوەی نوێ هەمووان پێک بێ لانی کەم تا ئەو قۆناغا دواتر بیان گوت بە کە ئەو هەڵومەرجان تێدەپەڕی فەرمونوەرن ئێمە هەڵبژاردن بکەین
ئێستا پێویستمان بەڕاستی پێویستمان بە یەک دەنج و یەک هەڵوێستی هەیە پێویستمان بە یەک ڕیزی هەیە بەڵام ئێستا بە پێچەوانی مەسەلە ژمارەی کورسی نییە یەکێتی زیاتر بێنێ و پارتی زیاتر بێنێ و ئەوەی دەیڵێ ئەگەر یەکێتی لە هەڵبژاردن بکرێتەوە زۆرترین کورسیش بێنێ هەر چارە ناتوانێت یەکێتی ئەگە 51 کورسی هەبێ لە 100 کورسی ناتوانێت حکوومەت پێک بێت لە ڕووی قانونی ئەتوانێت بەڵام هەلومەرجی چۆنەکە ئەبێ بیر لە چارەسەری ئەو کێشەیە بگرێتەوە ئێمە هەرێمی کوردستان لەو قۆناغ ڕزگار بکەین ئایا بەوە ڕزگارە بێ ئایا بەوە ڕزگار بێ و باسم کرد ئێستا حکوومەتێکی نیشتیمانی تازە باسم کردم پارتی کاک مەسعود دەتوانێت ئێستا وەکو پارتی بڵێ کاکە ئێمە لەگەڵ ئەوەین حکوومەتێکی نیشتیمانی دروست بکەین و دوای ئەو نەمانی ئەو قەیران و کێشانەی لە ناوچەکە هەڵبژاردن بکەینەوە من بڕوا دەکەم کارێکی باش دەبێت چکە هەموو خەڵک ئێستا لەگەڵ یەک ڕێزی و لەگەتەبایە لەگەڵ ئەوەیە هەرێمی کوردستان یەک سیاست دەبی یەک ئارەست دەبی بە پێچەوانەوە ئێستا وردە کاریگەری وڵاتانی دەوروبەر زیاتر دەبێت چکە کە ناکۆچەکان دەبینن ئەوانیش دێن چی دەکەن خۆیان دەخزێنە ناو کلێنەکان گەورەتر دەکەن ئەو بەنای پشتیوانی لە تۆ دەکا ئەوتر پشتیوانی لە من دەکاەوە لە من دەکە ناکۆچەکان گەورەتر دەکەن کاریگەری وڵاتانی دەوروبەر زیاتر دەبێت لەسەر هەرێمی کوردستان کەوە لە بەرژەوەندی ئێمە نییە پێ دوایە سە کاک مەزۆ قسەیەک لاکەرەوە دەکا ئەڵم پێویستە من ئومێد دەکەم بیکە پرسیارەکەم لە چیوە سەرچاوی گربوو لەو ڕوانگەیەوە کە ئەوە دووسێ جار دەڵی کاک مەسعود دەتوانێت بیکە بە حکمی تەمەن بێگومان سەرکردەیەکی ڕێز لە گیراوە لای و سەرکردە سیاسیەکان قسە یەک لاکەرەوە لە پارتیدا ئێستا پێ دوایە و دەیکە لای ئەوە ئیتر ئەبێ ئەو بیکە لای ئەوە من ئەڵێم ئەو ئەتوانێت بیکە کە کردی بڕوا ناکەم قسەی ڕەت بکەم پێ دوایە بتوانێت بیکە و نیکە نازانم ئیتر ئەوانی خۆ پلانی خۆیان هەیە استراتیژێتی خۆیان هەیە ئایا استراتیژێتی ئەوەی من باز دەکەم لەگە استراتیژێتەوە یەکە تۆ استراتیژەکەت استراتیژێتێکی حیزبیە ئەگەر حیزبی بێ ئەبێ بیر لە بەرژەوەندی حیزبی بکەیتەوە استراتیژەکەت استراتیژی تاکە شخصیە بیر لە بەرژەوەندە ئەگە استراتیژەکە استراتیژێتی نیشتیمانیە بیر لە نیشتیمان بکەیتەوە ئەبێ ڕێککەوی کەواتە ینی لە کۆتایی دەکا گەرە سیناریۆکانی هەرێمی کوردستان بەرەو کوێن لە چوارچەوەی گۆڕانکارێک گەورانی کە لە ناوچەکە ڕوو دەدەن ئێمە بەرەو کوێن پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێ پێویستە لایەنە سیاسیەکان بەگشتی زیاتر لەک نزیک بنەوە پێویستە باش سیاستمان بۆ ئێران یەک بێ هەموو هەرێمی کوردستان بۆ ئەمریکا یەک بێ بۆ عێراق یەک بێ و پێویستە لەگەڵ عێراق چەندی دەکرێت پەیوەندەکانی خۆمان باش بکەین لەگەڵ عێراق چکە لە کۆتاییدا عێراق دەوڵەتە ئاڵای هەیە لە نەتەوە یەکگرتوەکان ئاڵای لە یەکگرتوەکان ئەو ئاڵای ئەناسرێ ئاڵای هەرێمی کوردستان ڕەمزی ئێمەیە بەڵام لە نەتەوە یەکگرتوەکان نییە تا ئەو کاتە ئێمە ئاڵامانە بێ ئەبێ دەست بە دەوڵەتی عێراق خۆشمان لەناو دەوڵەتی عێراقین بگرین بۆی ڕوبەڕووی گرفتی گەورە نەبینەوە نابێ لە عێراق و عێراقیەکان لە خۆمان دەردۆنگ بکەین ئێستا بۆ نمونە یەکێک لەو شتانەی کە هەیە لەسەر هەڵبژاردننی سەرۆکی کۆمار پارتی بایکۆتی حکوومەت دەکا من پێم وابێ ئەوە کاردانەوەیەکی خراپی دەبێ کاردان ئێمە ئێستا پێویستمان بە دەوڵەتی عێراقا و خۆشمان لەناو دەوڵەتین بەشێکین لە دەوڵەت بۆی لە ڕێگەی دەوڵەتی عێراقەوە لە ڕێگەی یەکریزی گەلی کوردستانەوە خۆمان بپارێزین بەڵام تۆ کارێک بکەیت دەوڵەتی عێراق لە خۆ دڕدۆنکەی ئەوانش لە خۆیانەوەی یعنی لە ناو عێراقیش هەندێک هێزی سیاسی هەندێک کەسایەتی هەیە لە ناو دەوڵەت زۆر بە ئاشکرا دژی بەرژەوەندەکانی گەلی کوردستان و لەگەڵ ناوەندێتینە لەگەڵ جێڕانەوەی دەسەڵاتی ناوەندن بۆ هەرێمی کوردستان لەگەڵ کەمکردنەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان لێمان لە بیانون ئەبێ نەزانین بە پێچەوانەوە من پێم وایە لەگەڵ ڕێککەوتن لەگەلایەنە عێراقیەکان لە پێکێنانی حکوومات و دروستکردنی تەبایی و دروستکردنەوە بەهێزکردنی متمانەی هەموو هەرێمی کوردستان لەگەڵ عێراق لە بەرژەوەندی گەلی کوردستاندایە زۆر بەڕێز کە گەرەز عەبدوڵڵا سیاسەت مەدار شەفەکاری سیاسی سپاس دەکەم سواز بە بەشداریکردن لەگەڵمان زۆر سپاس